یەکێکە لە نەخۆشخانەکانی هەڵەبجە 100 قەرەوێڵەیە و چۆڵ کراوە و تەنیا ئەشعەی سیتی سکانی تێدا دەگیرێت. پزیشکێکیش لەم نەخۆشخانەیە، بەڵام بەبێ کار و بەبێ ئەوەی هیچ نەخۆشەک ببینێت، وەک خۆی دەڵێت وتویانە بندیوار بە. لە نەخۆشخانە چۆڵەکە دەوام دەکات و دەڵێت لەبەر ئەوەی قسەی ڕاست و گەندەڵی لە کەرتی تەندروستی ئاشکرا دەکات تەجمیدیان کردووە. ئەو پزیشکە دەڵێت لە کەرتی تەندروستی هەڵەبجە دەرمان و پێداویستی پزیشکی بەسەرچوو دراوە بە نەخۆش و پارەی نەشتەرگەری زیاتر لە نەخۆش وەرگیراوە. وێڕای ئەوەش مایی چەندین ساڵە بەبێ دکتۆری بەنج نەشتەرگەری ئەنجام دەدرێت. نەخۆشێک ملیۆنێک و 450,000 بە نەقدی لێ وەرگرتووە 700,000 لەسەر وەسڵەکەی نووسیوە. یعنی تۆ 750,000 بۆچی بە وەسڵ نەداوە بەم نەخۆشە. ئەمە یەکێکی ترە لەو گەندەڵیانەی کە هەفتەیەک پێش ئێستا ڕوویداوە بڵاو کراوەتەوانێ. ڕاستی باس لەوە ئەکەن کە ئەمانە پێویستیان بە پزیشکی میلاکە، بەڵام ئەمە دوورە لە ڕاستەوە. بۆ نمونە من پزیشکێکم لەبەرەوەی ڕێگە بە دەرمانی بەسەرچوو نادەم، ڕێگە بە خواردنی خراپ نادەم، ڕێگە بە گەندەڵی ئیداری نادەم. ئەوتان نەخۆشخانەکان چۆڵ کردووە، ئەڵێن ئەبێ بێ لە ناو نەخۆشخانەیەکی چۆڵا دابنیشێ و حرەسی نەخۆشخانەکەشیان لابردووە. جا بۆیە لێرە و پەیامەکەم ئەوەیە هەر شتێک لە من بێت، یعنی هەر ڕووداوێکی نەخوازراو و هەر شتێک تاکە کەسێک کە بەرپرسە بەڕێوبەری تەندروستی هەڵەبجەیە لەگەڵ ئەو ستافەی کە وەکو باندێک دروستی کردوون بۆ دۆشینی خەڵکی هەڵەبجە. سەرچاوەیەک لە تەندروستی هەڵەبجە کە نەویست ناوی ئاشکرا بکرێت بە پەیامی ڕاگەیاند. ئەو پزیشکە تەجمید کرا و چەند تۆمەتێکی لە بواری تەندروستی خراوەتە پاڵ. دۆسیی لە دادگایە. پەیام وەک پیشەی ڕۆژنامەوانی پەیوەندی کرد بە چەند بەرپرسێکی کەرتی تەندروستی لە هەڵەبجە، بەڵام ئامادە نەبوون هیچ لێدوانێک بدەن. پێشتر ڕێکخراوی هەڵوێست ئەوەی لەسەر کەرتی تەندروستی شارەکە ئاشکرا کرد کە خەرجی تەندروستی لە ساڵی 2019 زیاتر بووە لە ساڵی 2020. ئەمە لە کاتێکدایە ساڵی 2020 ڤایرۆسی کۆرۆنا بە جیهاندا بڵاو بوویەوە و هەموو جوڵەیەکی وەستاند. تەنیا کەرتی تەندروستی لە پێش ڕوبەڕووبوونەوە و بەرگرتن لە ڤایرۆسەکە لە پێشەوە بوو. بەداخەوە یعنی شتێکی حاشا هەڵنەگرە و هیچ پێویست بە بەڵگە و بە دیکۆمنت ناکا. کەرتی تەندروستی هەڵەبجە کراوە بە قوربانی کۆمەڵە ململانەی شخصی و کۆمەڵە ململانەی حیزبی. وەکو پێم وتی تەندروستی هەڵەبجە پێکهاتەیەکە لە خەڵکی زۆر باش، لە خەڵکی زۆر بە ئەمەک، خەڵکی زۆر دڵسۆز. تەندروستی هەڵەبجە نەکێشەی بینامان هەیە، نەکێشەی پزیشکمان هەیە، نەکێشەی کارمەندی تەندروستیمان هەیە، نەکێشەی ڕوبەڕووبوونی هاوڵاتیمان هەیە. هاوڵاتی تا ئەوە نەئاسی هوشیاری نزم ببێت بەگرفت بۆ ئێمە. ئەوەی کە کێشەیە لە کەرتی تەندروستی هەڵەبجە بەڕاستی کێشەی ئیدارەدانمان هەیە، خەڵکی بە ئەزمموونیتیانە. تەندروستی لە هەموو وڵات و شارێک کەرتێکی گرنگە و ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە. پێویستی شابەشێوەیەکی گشتی خزمەت بە هاوڵاتیان بکات. بەڵام لە هەڵەبجە ململانەی قوڵی شخصی لە نێوان پزیشک و بەرپرسانی تەندروستی وای کردووە ئامانجە گەورەکە پشتگوێ بخرێت کە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیە بە هاوڵاتیان. ئەو ململانەیە شخصی و حیزبیانەی کەرتی تەندروستی هەڵەبجە وای کردووە هێندەی تر تەندروستی بەرەو دواوە ببات و خەڵک بەگشتی زەرەرمەند بن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.